لایەنە شیعەکان تیر و شیر لە یەکتر دەسوون. ئاگر و بڵێسە لەناو ماڵی شیعە و چوارچێوەی هەماهەنگی بەردەبێتەوە. کەیسەکەی محەممەد جوحی و هەڵاتنی سەرۆکی دەستەی دەستپاکی و دۆسیە ئاڵۆزەکەی دزی سەدا ناکۆکی قوڵی شیعەکان دەتەقێنێتەوە و هەڕەشەش لە کورسیەکەی محەممەد شیع سوودانی دەکات. هێشتا ساڵێک زیاتری ماوە بە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق، بەڵام لایەنە باڵادەستەکانی شیعە تاپڵی ناکۆکی سیاسی نێوانیان لێدەدەن. مالیکی وەک ئاگری ژێرکە لەم 2 ساڵی حکومڕانی سوودانی فووی لە پشکۆی ناکۆکیەکان دەکرد. ئێستاش دەیەوێت پێش هەڵبژاردن سوودانی بخاتە تەڵەیەکی سیاسیەوە کە لە هەڵبژاردن گرەوەکە نەباتەوە. سوودانی کە چوارچێوەی هەماهەنگی لەسەر کورسیەکی پەرلەمانەوە هێنایان و خستیانە سەر کورسی سەرۆکوەزیران ئێستا لێیان بێمنەتە. لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانیش بە فشار و تەکلیفەکانی مالیکی بەشداری نەکرد. ئەگینا ئێستا سەرێشەکەی بۆ ناوماڵی شیعەکان و سەرە گەورەکانی وەک مالیکی دەیان قات زیاتر ببوو. کەیسی محەممەد جوحی کارمەندی نووسینگەکەی سوودانی و سیخوڕیکردن بەسەر مۆبایلی بەرپرسە باڵاکانی شیعە ئەو کات کەیسی دزی سەدا کە تا دێت ئاڵۆستر دەبێت و هەڵاتنی سەرۆکی دەستەی دەستپاکی بۆ هەولێر پریشکی ئەو ئاگرن کە ئێستا لە نێو ماڵی شیعەکان کەوتۆتەوە. مالیکیش دەیەوێت ئاراستەی گڕەکە ڕووی لە سوودانی بێت و کورسیەکەی بسووتێنێت. سوودانی 2 ساڵی سەرۆکوەزیرانی نەرمە بڕهێنا، بەڵام لە هەموو سەرۆکوەزیرانەکانی دیکە زیاتر ئیشی بۆ خۆی کرد. باسوخواسی پرۆژەکان و ئاوەدانکردنەوەی پارێزگا شیعانشینەکان و پرۆژەکانی بەغدا، هاوکاتکردنەوەی گرێ ئاڵۆزەکانی نێوان هەولێر و بەغدا بوونەتە پرۆژەی سیاسی بۆ سوودانی و شەقامی شیعەی لە ئەدای خۆی ڕازی کردووە. جالەوەش کورد و زۆربەی سوننەکانیش پشتیوانی سوودانین. ئەمە جگە لەوەی کەین و بینەکانی لەگەڵ سەدریش هێندەی تر ترسی لای مالیکی و شیعەکانی تر دروست کردووە. بۆیان لە ئەگەری دروستکردنی لیست بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق شتێکی چاوەڕوان کراوە سەدر پشتیوانی سوودانی بکات. تا ئێستاش ئەمینداری ئەنجومەنی وەزیرانی حکوومەتەکەی سوودانی فەرمان لە سەدرەوە وەردەگرێت. بۆیە بەرەی مالیکی دەیانەوێت پێش هەڵبژاردن پەڕۆباڵی سوودانی بکەن و کەیسەکانی بەڕوودا بتەقێننەوە. بۆ ئەمەش فایق زێدان پیاوی یەکەم و سەربازی ئێران و مالیکی لە سەنگەردان بۆ کردنەوەی دۆسیەی یاساکان لەسەر سوودانی. فایق زێدان نەک سەرۆکی دەسەڵاتی دادوەری بەڵکو بەنیازی کورسیەکەی سوودانیشە. هەرچۆنێک بێت ئەم ساڵەی کەماوە بە هەڵبژاردن چاوەڕوان کراوە ناکۆکی ناوماڵی شیعەکان ڕوو لە تەقینەوە بکات کە بێگومان کاریگەری لەسەر ئایندەی کێشەکانی هەرێمیش دەبێت.